وما على الرسول إلا البلاغ. ئەوەی لەسەر شانی ئێمەیە گەیاندنە، ڕوونکردنەوەی حەقە لە باتڵ، ڕوونکردنەوەی حەڵاڵ و حرامە. واللهی حەق گەیشتووە بە هەموو شوێنێک، گەیشتووە بە گیرفانی هەمومان، لە شاشەی مۆبایلەکانمانایە، لە شاشەی تەلەڤیزۆنەکانمان، لە ڕادیۆی سیارەکانمان. شەو ڕۆژ گەیشت بێ بەکوێ ئەم حەقە گەیشتووە بۆ شوێنانەش. هەمووتان ئەزانن حەڵاڵ کامەیە و حرام کامەیە، کەسمان ناتوانین خۆمانی لێ بدزینەوە. فما لكم من نكير يومئذ من نكير. کەس ناتوانێت لە قیامەتا بڵێ خوا هێ نەمزانی. هەموو خەڵک ئێستا ئەزانی حەڵاڵ کامەیە و حرام کامەیە. ئیمشەو شەوی سەری ساڵ نییە، دەرچوون بۆ ناو ئەو هەموو حرامە و ئەو هەموو تێکەڵیە و ئەو هەموو خراپەکاری و ئەو هەموو شەریکدانانە، ئەو هەموو کوفرە، ئەمانە هەمووی حرام نییە؟ بەڵام خەڵکت جورئەتیشی هەیە ئەیکات پێشی ناخۆشە پێی بڵێ کوفرە کردووە، پێشی ناخۆشە پێی بڵێ کارێکی بێشەرعیت کردووە. ئەوە جەژنی تۆ نییە عەزیزەکەم. کاتێ تۆ لە یەکی یەکە، لە شەوی یەکی یەکە بەشدار ئەبیت لەو هەموو خراپەکاریە، لەو هەموو عەرق خواردنەوەی، لەو هەموو ڕەشبەڵەکە، لەو هەموو شەریکدانانەی بۆ خوا ئەکرێت، والعیاذ بالله، کاڵێن خوا ژنی هەیە، خوا کوڕی هەیە، والعیاذ بالله، واللهی تۆ لە هەموویە شەریکیت، تۆ ڕەواژی پێ ئەدەیت. یعنی من ڕازیم بەم کارانی کەوا بەرامبەر بەخوا ئەکرێت. بابە بەس لە شەوی سەری ساڵە ڕەنگە هەزارەها کاری خراپە بکرێت، هەل لە فاحیشە، هەل لە شەروار پیسی، هەل لە عەرق خواردن، هەل لە کوفر و بێدینی. بابە ڕازی بەو جلوبەرگەی کە کردویانەتە بەریان و پێڵن بابەنی ئێڵ. ئەزانی یعنی چی؟ تۆ مسلمانی عەزیزەکەم، مسلمان ئەزانی یعنی چی؟ الاستسلام لله بالتوحید. کاکە وشەی لا إله إلا الله بحەقی بیت، تەسلیم بوونە بە رب العالمین، بە حەڵاڵی بە حرامی، بەوەی کەوا پێی خۆشە، بەوەی کەوا پێی ناخۆشە. استسلام، تەسلیم بوونە بەو منهەجەی خوای پەروەردگار بۆ بەشەریەتی ناردووە. استسلام يعني تسليم بون بو قرآني كوا بوتو هاتوا. والله همومان حقمان بورونو بو بلام خوماني لجيل يدين. يعني يسا نازان عرق حرامة، نازان داين بيسي حرامة، إما نازان خيانة حرامة، ظلم حرامة، شريك دانان بوخوا حرامة، كفر حرامة، شوان كوتني باطل حرامة وكفرة. بلام خلق هر أنجامي أدات سنگ شي دارا بارينيت ألي من مسلمانم بلكو توش تاوان باركات ڕەنگە بێ لە کۆمنتا کۆمەڵی بێڕێزیشت بەرامبەر بکات. عەزیزەکەم بەخۆتا بچۆرەوە، تۆ مسلمانیت، واللهی ئەم دنیا زۆر کاتیە، ئەوەندە کاتیە طرفەت العینێک ئەوەنە ئەزانیت چویتە تەمەنەوە، تەواو موو ڕیش دەمانی هەمووی وردە سپی بوون، ئەو هێزەی گیانت نامێنێت، وردە سەفەرەکەی بەرەو قیامەت. هەوڵ بە چی شتێک خوای پەروەردگار پێی خۆشە ئەوە بکە، هەنگاو بنیە بەرەو لای خوا، فەفیڕوا إلى الله، بڕۆن ڕاکەن بۆ لای خوا. عەزیزانی خۆم، خەڵک لە حرامە غەرق بوو. کاکە چەند ساڵ ئێمە، یعنی چەند ساڵ ئێمە یەکی یەکسەری ساڵ خەریکی تاوان گوناه، یعنی ئەم هەموو عەرق خواردنە بەس نەبوو، ئەم هەموو داوێن پیسیە، ئەم هەموو شەریکدانانە بۆ خوا بەس نەبوو. توبوا إلى الله جميعا أيها المؤمنون لعلكم تفلحون. والله ئەگەر ئەتانەوێ ڕزگارتان بێت لە ناخۆشیەکانی دنیا و لە ناخۆشیەکانی قیامەت، ئەبێ واز بێنن لە گوناه، ئەبێ تەوبە بکەن و بگەڕێنەوە. بۆیە عەزیزانی خۆم، دەرچوون لە ئەم شەوە حرامە، واللهی حرامە. ڕازیبوونە بە کوفر، ڕازیبوونە بەوەی والعیاذ بالله خوایە من بڕیار ئەدەم تۆ شەریکت هەیە، تۆ ژنت هەیە، تۆ کوڕت هەیە، والعیاذ بالله. لقد كفر الذين قالوا إن الله ثالث ثلاث. برای شیرینم، تۆ بەشداری لە ئاهەنگی قەومێکە، جەژنی قەومێکە کە ئەوان کوفریان بە دینەکەی تۆ کردووە، کوفریان بە ئەڵڵا کردووە جەلە جەلالوه، کە اعتراف بە قورئانەکەی تۆ ناکەن، کە بێڕێزی بەرامبەر محەممەد دەکەن عەلەیهی الصەلاة وەسسەلام، لە کۆن و لە تازەیە، هەتا ئێستاش محارەبەی ئەو پەیامە ئەکەن. بۆیە تۆ وەکو مسلمان نابێ ڕەشایی ئەوان زیادکەیت، نابێ بەشدار بی لەگەڵیانە. بەداخەوە ئەم شاری ئێمە ئەگەر مسلمانەکە نەچێتە سەر ئەو جادەیە، ئەوان چەند کەسن؟ تۆ ڕەواج ئەدەی بە جەژنی ئەوان، بە حەفلە و بە ڕەشبەڵەکی ئەوان، بە کوفر و بێدینی ئەوان. بۆیە بەشداریکردنت لە ئیم شەوە بەشداریکردنە لە هەموو ئەو کوفرانی کەوا بەرامبەر بەخوا ئەکرێت، بەرامبەر بە ئیسلام ئەکرێت. بۆیە هەر حرامێک ئەنجام بدرا لەسەر ئەو شاشەیە، لەسەر ئەو جادەیە، باشە کە بەشدار بووی لەگەڵیا و تۆش ڕەشایی ئەوانە زیاد کرد، هیچ فەرقێکت نییە لەگەڵ ئەوانە. بۆیە بەشداری لەو هەموو گوناه و خراپەکاری کە لەو شەوەیە ئەکرێت. تۆ تەحملی ئاگرت هەیە، تەحملی ئاگرت نییە. بۆیە برای بەڕێزم، خوشکی بەڕێزم، باشترین حەل ئەوەیە استسلام لله بالتوحید، پابند بی بەو شریعەتی خوای پەروەردگار دایگرتووە.
والله خو يعني خۆشبەختی و بەختەوەری لە پابەندبوون بەم شەریعەتەوەیە. خەڵکێک دەرئەچێت ڕەنگە ئیم شەو بمرێت، کورە خاک بەسەرت قوڕ بەسەرت ئیم شەو بمری، والله بە عەقیبەت شەڕی ئەمریت، والله لەگەڵ ئەوانە حەشر ئەکریت. خەڵکێکی شەیە ئیم شەو ئەمرێت، یا سەیارە لی ئەدا، یا سەرخۆشی ئەیکوژێت، یا بە حادیسەیە بە شتێک کۆچی دوای یەکات. خوای گەورە عاقبەتی من و باش ئێوەش بەخێر بگەڕ. وەسەلام عەلەیکم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.